هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوا و هەروەها بۆ سەر باشووری کوردستانیش بە هەمان شێوە کللتوری فاشستی تورکیا ئەوەیە لە هەر شوێنە دەستکەوتێکی کورد هەبێ ئەو چای پێ هەڵنایە هەڵی سڕینەوە لە ناوبردننی ئەدا و ئەمڕۆژ ئەو خۆبەڕێوبەری کە ڕۆژئاوا هەیەجی سەرنجی جیهانی بەلای خۆیان ڕاکێشاوە بەرامبەر بە تورکیا چای بەو ئەو سەرکەوتن و بە ئەو دەستکەوتی کورد هەڵنایە بۆیە ئەبینین هەمیشە هێرشەکانی بەبەرداوامە و ئەو نەک هەر بە سەر ڕۆژئاوای کوردستان بەڵکو بۆ سەر باشووری کوردستانیش نایەوێ ئەو دەستکەوتی کەیساوەکو هەرێمی کوردستان ناوی ئەندرێ بەوەش بە هەموو کەموکوڕەکانەوە بۆشەوە چاوی هەڵنایە و ئەوەشی ئەبینین زۆر جار هێرشەکانی تورکیا ماوەیەک ڕاوەسەتەوە ماوەیەک دووبار دەست پێ ئەکاتەوە ئەبینین کە تورکیا لە ئێستاداوە لە پێشوشدا ڕۆژ بە ڕۆژ قەیرانی ئابووری بەرەو خراپی ئەڕوا ژێرخانی ئابووری بەرەو خراپی ئەڕوا لەبەرەوە هەموو کارێکی هەموو ئابوووریەکی تەرخان کردەوە بۆ لێدانی کورد بۆ سڕینەوەی یاخۆ بۆ شاردنەوەی ئەو شکستە ئابوووریەی خۆی هەمیشە پەنا ئەباتە بەر ئەوەی کەوە دووبارە هێرشەکانی بۆ سەر کورد و بۆ سەر ناوچە کوردیەکان دووبارە بکاتەوە بۆ داپۆشتنی شکستەکانی خۆی و لەلایەکی تریشەوە هەمیشە کە ئەبینیم بەرامبەر بە گەریلەکانی ئازادی کە شکست ئەهێنێ کە بەرامبەر بە ئەو داگیرکاریە گەریەکانی ئازادی وەستاونەتەوە هەمیشە هەر شکستیان هێناوە ئەو داگیرکارە بۆیە بۆ شاردنەوەی ئەو شکستانی خۆی دووبارە دەسەکاتەوە بە هێرشکردن ئەوەی جێ سەرنجە ئەبینە ئەم جارانی پێشوو کە هێرشەکانی زیاتر بۆ سەر ژێرخانی ئابووری ڕۆژئاوای کوردستان بووە و ئەم جارەی دوایینە کە دوجار کە لە دوای ئەو شکستی کە بەرامبەر بە ئەو ئۆپراسیۆنە مەزنەی کە گەریلەکانی ئازادی ئەنجامیاندا بینیمان کە تەنانەت چۆن بڵێ لاینە ڕۆشنبیریەکەشی بردومان کراوە بووکە بۆ هۆی شەیدبوونی هونەرمەند مەنسووری کەریمی ئەمانە هەمووی دەلالت لە ئەوواکە کە تورکی فاشست بە هیچ شێوەیەک پێشکەوتنی کورد و بوونی کوردی نایەوێ ئەوە خۆی بە شێوەیەکی ئاشکرا لە ڕووی عەلامەکانیەوە لە کۆبوونەوەکانیان لە پەرلەمانەکانیان هاوار ئەکەن کە شتێک نییە ناوی کورد بێ بەرامبەر بە کورد حساسیەتێکیانە بەرا ئەوە ینی کللتوری مێژویانە کە ناتوانڕێ بشاردرێتەوە بەڵام سەرباری ئەوەش ئەبینین هەمیشە زیندووبوونەوەیەک هەیە لە ناو کوردایە بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان کە ئەبینی سەرباری ئەو هێرشانە سەرباری ئەو هەموو ئاڵۆزی کە بۆ ڕۆژئاوای کوردستان دروستی ئەکا بەڵام ئەبینن ڕۆژ بە ڕۆژ ئەم خۆبەڕێوبەریە ئەم دەستکەوتی کورد بەرەو پێشچوون ئەچێ بۆیە هەمیشە ئەبینن ینی کە ئەو هێرشانی کە داگیرکرد تورکیا بۆ سەر کوردستان ئەیکا بەگشتی شتێکی چاوەڕوان کراوە ینی شتێک نییە نامۆ بێ بەلایەن ئێمەوە و ئەم جارەشی کە بینیمان ئێستاکانە ئەوەی جێ پرسیارە کە هێرشەکانی چڵتر کردوەوە بۆ سەر باشووری کوردستان وای لێ هاتوۆتە ناو جەرگەی شوێنەکانەوە ینی ئەو ماوەی پێشوو کە لە فڕۆکەخانەی عربەتی دەکە ناوجەرگەی شاری سلێمانیە و ئەم چەند ڕۆژەی دوایش لە هەموو ناوچەکانی باشووری کوردستان هێرشەکانی ئەنجامدا ئەوەی کە جێ پرسیارە ئەوەیە کە نە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی هەیە نە حکوومەتی عێراقیش هەڵوێستێکی وای هەیە کە بە هەموو پێوەرێک ئەمە سنوور بەزاندنین و چۆن بڵێ سنووری خاکی عێراقی بەزاندووە بەڵام ئەو بێ هەڵوێستی کە ئەم لایەنی چه عێراقی و چه هەرێمیش ئەبینین ئەوەش جێ پرسیارە بۆ ئێمە ئەوەی کە ئێمە چاوەڕێ ئەکەین ڕاستەکەی چاوەڕێ لە گەلی کورد خۆی ئەکەن کە برگری لە خۆی بکە کە خاوەن هەڵوێستی خۆی بێ بە هەموو پێکاتەکانی ناو کوردستانەوە لە هەر شوێنێکی پارچەکانی کوردستان بێ چاوەڕێ ئەوە ئەکەینی و داوای ئەوەش ئەکەین لە خەڵکی کوردستان لە هەر شوێنەکەن کە بەڕاستی هەڵوێستی جدیان هەبێ بۆ ئەوەی کە دەنگیان بکە بە کۆمەلگای نێودەوڵەتی ببورە و هەروە بێتەوە کە ئەم هێرشانێک کە ئەنجام ئەدرێ ئەوەی زۆر جێ سەرنجە ئەوەیە کە هێزی هاوپەیمانی لە ڕۆژئاوای کوردستان هەیە و هێرشەکان ئەنجامەدا بەبێ ئەوەی هیچ هەڵوێستێکیان هەبێ بەبێ هیچ کاردانەوەیەکیان هەبێ ئەمە خۆی لە خۆیدا دووبارە پەیامێک بە گەلی کورد ئەڵێتەوە ئەڵێ کە گەلی کورد خۆی نەبێ کەس خاوەنی نییە ئەبێ خۆی خاوەندارەتی لە خۆی بکە خۆی خاوەن هەڵوێز بێ و ئەو ناتەبای و ئەو ناڕێکی کە لە ناو گەلی کوردایە ئەبێ تەواوی عنی کۆتایی پێبێ ئەوەش بە هێزی گەل ئەکرێ کە گەل
هەڵوێستێکی وا بنوێنێ بتوانێت هەموو هێزە لایەنەکان بێنێتەوە لای یەکتری و هەڵوێستی جدیان هەبێ بەرامبەر بەو هەموو داگیرکاری و بەو هەموو هێرشانێک کە بە سەرگەلی کووردا ئەکرێیانی شتەکە بابەتەکە بەڕاستی بەڕێی ئێمە هیچ کەیترجێی بێدەنگی نییە هیچ کەیتر بێدەنگی قبول ناکە و ئەوش چاوەڕە لەگەلی خۆمان ئەەکەی.